وەرن هەواڵێکی خۆشم پێ بۆتان. زەوی دابەش دەکرێت و پارێزگاریش دەڵێت. پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە. پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد. پرسی دابەشکردنی زەوی مافێکی شایستەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانەکانەوە نەمانتوانیوە پێی بەم پرسە ببین. بەڵام ئێستا لە هەولێر پرۆسەکە بە خێرایی دەڕوات و لە ماوەی چەند هەفتەیەکی تردا دەست بە دابەشکردنی زەوی دەکەیت. ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند. مزایدەی ئەوە دەکرێت بەهۆی نزیکبوونەوەمان لە هەڵبژاردن حکوومەت زەوی دابەش دەکات. بەڵام ئەم بابەتە هیچ پەیوەندێکی بە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەوە نییە. بەڵکو مافێکی شایستەی فەرمانبەرانە و دەرچوونی ئەم بڕیارەش لە بەرژەوەندی هەموو چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان. سەبارەت بە ئامادەکاریەکان و وادەی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و موچەخۆراندا پارێزگاری هەولێر ئاماژەی بەوەدا لە کۆتا قۆناغەکانی ئامادەکاریەکانین و ڕەنگە کاتی پڕکردنەوەی فۆرمەکان لەلایەن فەرمانبەرانەوە بۆ 10 ڕۆژی تر درێژ بکرێتەوە تا کۆی موچەخۆران بتوانن سودمەند بن لە وەرگرتنی زەوی. لە وەزارەتی شارەوانیش هەموو ئامادەکاریەکان کراوە و لە هەولێر پرۆسەکە زۆر بە خێرایی بەڕێوە دەچێت. لە 27 ئاداری ئەم ساڵدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاردرا کۆی فەرمانبەران لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە زەوی وەربگرن. تەنیا ئەوانەی پێشتر سودمەند بوونە لە وەرگرتنی زەوی ناتوانن دووبارە وەری بگرنەوە.